سڵاوتان لەبێت و کاتان باش پشتیوان کەریمم بە شێوشی ڕاستەخۆ لەگەڵتانم لە قەزای ڕواندس ئەوەی لە پشتی منەوە دیارە کردنەوەی چێشخانەیەکی نوێە لە قەزای ڕواندس بۆ یەکەمین جار چێشخانەیەکی هاوشێوەی ئەمە کە هەم چێشخانێ و هەمیش ساردەمەنیە کراوەتەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەی ئەم چێشخانەیە دەمەوێت بۆ وردەکاری زیاتر قسە لەگەڵ سەرپەرشتیار ئەم چێشخانەی بکەم. سڵاوت لەبێتی و کاتت باش بۆ چی ئەم چێشخانەیتان لەم کاتە کردەوە و دەتانەوێت لەگەڵ کردنەوە ئەم چێشخانێت سوودێک بۆ گەشتیاران و بۆ هاوڵاتیانی ڕواندس دەبێت. سەرتا بەناوی خی گەورە میهرەبان بەخێر بن بۆ چێشخانە و ساردەمەنی کۆسار. هەڵبەتە ئێمە لە ڕابردوودا لە ساڵی 2017 ساردەمەنی کۆسارمان کردەوە. ئەوە توانیمان خواستێکی گەورە لەلایەن هاوڵاتیان و ئیدارە سەربەخۆسۆران بەدەست بێنین، توانیمان گەشتیارێکی زۆر سەردانمان بکات، چونکە لە ڕابردوودا ئێمە ئەوانەی کە لە ساردەمەن ئیشمان دەکرد بەرهەمەکانمان بەتایبەت مۆتا 100% بە شیری خۆماڵی بوو و هەروەها توانیمان هەلی کار لە بۆ چەندان گەنجتر بڕەخسێنین. لە ئێستادا ئێمە فکرمان لەوە کردەوە کە لە قەزای ڕواندس چێشخانەیەک و ساردەمەنی کۆسار بۆ یەکەم جار لە ئیدارە سەربەخۆسۆران دروست بکەین. ئەمە شتێکی جیاوازە، چونکە لێرانە شتێکی وا دروست نەکرایە، یعنی مەقسەد لە ئیدارە سەربەخۆسۆران بتوانین لە یەک کادا هەم چێشخانە و ساردەمەنی تێدا دروست بکرێت. بەڵێ باسی ئەو بکەیت کردنەوە ئەم چێشخانەیە هەلی کاری بۆ چەند گەنجی ناوچەکە ڕەخساندووە و سوودی دەبێت بۆ گەشتیاران کە ڕوو لە ڕواندس دەکەن. بەڵێ بەتەکید ئێمە لێرانە لە چێشخانە و ساردەمەنی کۆسار توانیمانە هەلی کار زیاتر لە بۆ 20 نەفەر بڕەخسێنین. ئەو گەنجانێک کە لێرە ئیش دەکەن هەمویان لە قەزای ڕواندس دائانیشن، هەمویان کەسی گەنجی بەتوانە و لێهاتوومان لێرە هینانی ئیشمان پێ دەکەین. مامستا کاکە سەرپەرشتیاری چێشخانە و ساردەمەنی کۆسار ژمارەێکی زۆر لە هاوڵاتیان لێرن بۆ مەراسیمی کردنەوەی ئەم چێشخانێ و یەکەمین جاریشە چێشخانەیەشی هاوشێوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بکرێتەوە. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێوبەری گشتی گەشت و گوزاری ئیدارەی سەربەخۆی سۆران بکەم. سڵاوت لێبێت دکتۆرە و کاتت باش. دکتۆر جان، کردنەوەی چێشخانەی هاوشێوە کردنەوەی چێشخانەی هاوشێوە بۆ گەشتیاران سوودی دەبێت؟ طبعی ئێمە ئەوڕۆ لێرە ڕاستی لە کردنەوەی ئەم چێشخانەیە و ساردەمەنی زۆر دڵخۆشین، پیرۆزبایی لە خاونەکەی دەکەین، دەستخۆشی لێ دەکەین. ڕاستی شتێکی زۆر زۆر ناوازەیە. ڕواندز لەوە زیاتر بەخۆ هەڵدەگریت، شارێکی دێرینە، شارێکی هونەری و کللتوری و ڕۆشنبیریە. دڵمان پێخۆشە ڕاستی کە ئەم زۆرە پرۆژانە لێرە دەبینین و بەردەوامیش هانی خەڵکماندایە، خانهانی و بەرهێنەرانماندایەکەم پرۆژەی لەو شێوەیە دروست بکەن بەپێی لێکدانەوەی ئێمە وەکو گەشت و گوزار. شاری ڕواندز لەبەرەوەی سنتەرێکی گەشتیاری زۆر گرینگە، کۆمەڵک پرۆژەی زۆر گرنگ ئی گەشتیاری لە ناوچەکە هەنا، پێویستی بەو نەوعە پرۆژانە هەیە، پێویستی بەو نەوعە ڕێستۆرانت و ساردەمەنیوانەیە، لەبەرەوەی بەردەوام خەڵکی لۆ دێت، بەردەوام گەشتیاری لۆ دێت. گەشتیاریەکانیش ڕاستی لە مستەوایەکی بەرزن، هەم ئەوانەی ناوەخۆ هەم ئەوانەی بیانیش. لۆیە زۆر دڵمان پێخۆشە، پیرۆزبایی لە خەڵکی ڕواندز دەکەین، پیرۆزبایی لە خاونەکەی دەکەین و دەستخۆشی لە هەموو ئەوانەی دەکەین کە لە پشت ئەم زۆرە پرۆژانە. بۆ چ کار ئاسانێک دەکەن بۆ ئەو کەسانێک کە ئانەوێت لە ڕووی گەشتیاریەوە ئانەوێت خزمەتی زیاتری ناوچەکانی خوان یاخود شارەکە و قەزەکای خوان بکەن، تا چەند کار ئاسانی بۆ دەکەن لەوەی کە ئێستا نمونە ئەم چێشخانەی کراوەتەوە و هەلی کاری بۆ کۆمەڵێک گەنجی قەزاکە ڕەخسان. طبعی ئەرچی حکوومەتە ڕاستی لە پشت ئەم زۆرە پرۆژانە بێت، بەڵام لە هەموو زروفەچیش ئەمە لەوەی بە وازح بین، سەریع بین، کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان زیاتر ینی پشتی بە کەرتی تایبەتەوە بەستیە. ئەم جۆرە پرۆژانش یەکێکە لەو پاڵپشتیانەی کە کەرتی تایبەت پێشکەشی بە حکوومەت دەکات. لە هەموو زروفێک ئەمە حکوومەت پێویستی بەوەیە کە کەرتی تایبەتیش ڕاستی ڕۆلی خۆی ببینی لەوەی کە هەلی کار و دەرفەتی کار بۆ گەنجانمان بڕەخسینیت. لێ هەم کەرتی گشتی کە حکوومەتە هەم کەرتی تایبەتیش
ینی دەبی بە هاوتەری پێکەوە بڕۆن لە پێناو هەم بژانە و هەم پەرەپێدان بە چاڵاچە گەشتیاریەکان. خۆشبەختانەش لێرە لە ڕواندز ئەوە نمونەی یەکەم نییە، چەندین نمونەی دیکەمانەیە کە خەڵکی ناوچەکە کۆمەڵک پرۆژەی زۆر باشیان لەو ناوچەیە کردووە لە نمونە شنگلبانە کە بەڕێز کاک حەزم کووردە پێشتر ساڵانی پێشتریش کاری لەسەر ئەنجامدانی پرۆژەکرێت لێ هەردووچیان هاوتەری بن، هەم کەرتی گشتی کە حکوومەتە هەم کەرتی تایبەتیش بە پێکەوە دەستیان داوەتە پەرەپێدان و گرنگجیدان بە کەرتی گەشت و گوزار. لەسەر حکوومەتە کار لەسەر ڕێگاوبان، کار لەسەر هەلی کار لەسەر ڕەخساندنی دەرفەت، کار لەسەر زیاتر ناساندنی کەرتی گەشت و گوزار و کار لەسەر پێشکەشکردنی ئاسانکاری و خزمەتگوزاری بۆ کەرتی تایبەت بکە، بەڵام لەسەر کەرتی تایبەتیش ئەو جۆرە پرۆژانە بکەن. ئێمە کارمان کردی لەسەر بابەتی ئاو، کارەبا، بابەتی قەرزی بچووک کە ساڵانی پێشتر هەبوون، لە داهاتوش بەڕاستی کار لەسەر ئەو شتانە دەکەین کە دەستی کەرتی تایبەتیش بگرین لە پێنا ئەوەی کە پاڵپشتیان بکەین لە پێناو ئەنجامدانی پرۆژەی ناوازەی بەو شێوەیە. دکتۆر فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشتوگوزاری ئیدارەی سەربەخۆ سۆران، بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ بکەم بەشێکی زۆر لە دانیشتوانی قەزای ڕواندوس لە بۆ شارەکەیان بە تایبەتی کاری جیاواز دەکەن و ئەمە شێکێکی دیکەیە لەو هاوڵاتیانەی کە دانیشتوی قەزای ڕواندزە بۆ یەکەمین جار کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چێشتخانە و ساردەمەنی بەیەکەوە دروست بکات کە شوێنێکی بەرفراوانە و شوێنی سەدان کەس دەبێتەوە. ئەمەش گرنگێکی تایبەت دەبێت بۆ ئەو گەشتیارانەی کە لە ناوڕاستی خواروی عێراق دێن بۆ ڕوو لە قەزای ڕواندوس دەکەن کەوا وا دەکات کە گەشتیاران لەم خواردنگێ و لە هەموو وەرزەکان خواردنی جیاواز و جۆرا بوونی دەبێت و چێشتخانەیەکی فراوانە و بۆ یەکەمین جاریشە کە دوو بەشی جیاواز بەیەکەوە بکرێتەوە. گرنگێکی تایبەتیش دەبێت بۆ دانیشتوانی قەزای ڕواندز و هەلی کاری زیاتر بۆ 20 گەنجی دانیشتوی قەزای ڕواندوس ڕەخساندووە. بەڵێ